جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران لە بانا بە بۆنێ 8 مارس پەرستاندنی کەمپینی کۆکردنەوەی یارمەتی خەڵکی کوردستان بۆ لێقۆماوانی بەلوچستان، کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە شاری کەراج، داخستنی حسابی بانکی ئەوانەی یارمەتیان بۆ خەڵکی بەلوچستان کۆ کردوێتەوە و بڵاوبوونەوەی ناسناوی ئەو یەگان و کەسایەتیانەی کە لە سەرکوتی ژینە بەشدار بوون. درێژە هەواڵەکان چالاکی لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران لە بانا بە بۆنێ 8 مارس بەپێی هەواڵی گەیشتووە ڕۆژی سێشەممە 15 ڕەشەممە کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران لە شاری بانا بە بۆنێ 8 مارس ڕۆژی جیهانی ژن مەراسمێکیان بەڕێوە برد. بەپێی ڕاپۆرتە مەراسمەکە بە سروودی ئینتەرناسیۆناڵ سروودی هاوپشتی جیهانی چینی کرێکار و 1 دقیقە بێزەنگی بۆ ڕێزگرتن لە یادی سەواوی گیانبەختکردووانی ڕاگەی ئازادی و بەرابەری دەستی پێکردووە. بە دوایدا لەسەر بارودۆخی سیاسی ئابووری و کۆمەڵایەتی ئێران و جیهان دۆخی ژنانی ستەملێکرا و شۆڕشی ژینا قسە و باسکرا لە ئێجامەدا مەراسمەکە با بڵاوکردنی گوڵ و شیرینی لە جەوێکی پڕ لە شای و خۆشیدا کۆچایی پێهات. پەرستاندنی کەمپینی کۆکردنەوەی یارمەتی خەڵکی کوردستان بۆ لێقۆماوانی بەلوچستان بەپێی ئەو وێنە و ڤیدۆیانەی بەدەستمان گەیشتووە لە سەرانسەری شارەکانی کوردستان کەمپینێکی بەهێز بۆ کۆکردنەوە و گەیاندنی یارمەتە مرۆیەکان بە خەڵکی لافاو لە دراوی بەلوچستان دەستی پێکردووە و لەلایەن خەڵکەوە پێشوازی نەکراوە. بەپێی راپۆرتەکان چالاکانی مەدەنی لە شارەکانی جوانڕۆ، گوندینێ، سربەشاری مەریوان، سەقز و بۆکان پەیوەست بە کەمپینی کۆکردنەوەی یارمەتی بۆ خەڵکی لافاو لە دراوی بەلوچستان بوون کە سەرەتا لە شاری مەریوانەوە دەستی پێکرد. بەڕێوەبەرانی ئەو کەمپینە بەدانانی ژمارە و ئادرس جەوا لە خەڵک دەکەن بە هەر شێوەیەک دەتوانن یارمەتیەکانیان بۆ شوێنانەی دیاریکراوە بگەنن تاکو لە ڕۆژانی داهاتوودا بە دەستی خەڵکی بێ حاڵ و ماڵی بەلوچی بگەنن. دیزاری زایکانی شۆڕشی ژینا لەگەڵ بنەماڵەی بارزان حەسەنزادە لە مەهاباد. ڕۆژی سێشەممە 15 ڕەشەممە جایکانی شۆڕشی ژینە و جایکانی ئاشتی لە شاری مەهاباد سەردانی بنەماڵی گیانبەختکردووی ڕاگەی ئازادی بارزان حەسەنزادەیان کردو پشتیوانی خۆیان لە کەسوکاری دەربڕێ. بە پێزانیاریەکان جایکانی گیانبەختکردووان سمکۆ مۆلودی، شاهۆ خزری، مهران ڕەحمانی و زانیار ئەبوبەکری لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا هاوڕێ لەگەڵ جایەکی ڕێزان جاوید سەردانی بنەماڵی بارزان حەسەنزادە ناسراو بە شەهید توڵ هەڵدانیان کردو سەرپۆشی سپیان وەکو هێمای جایکانی ئاشتی بۆ دایکە شۆڕشگەرە بەخشی. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانا لە ڕۆژانی ڕابردوودا کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی ڕەئوف قادری بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری بانا بریندار کراوە. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی یەکشەممە 13 ڕەشەمە کۆڵبەرێکی خەڵکی گوندی کەندەستوری سربەشاری سەقز بە ناوی ڕەئوف قادری بە دەستڕێژی گولەی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری هەنگەژاڵی بانە بە سەختی بریندار و ڕەوانەیە نەخۆشخانەکراوە. ناردنی سامان یاسین بۆ نەخۆشخانەی دەرونی ئەمیناباد. ڕۆژی سێشەممە 15 ڕەشەمە سامان یاسین لە دەستبەسەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری تاران پاش 1 ساڵ و نیو بەندکران لە زیندانی قزڵ حساری کەرەجەوە بۆ نەخۆشخانەی دەرونی ئەمینئابادی شاری ڕێی گوازرایەوە. سامان یاسین ڕۆژی 31 پوشبەڕی 1402 بە فەرمانی قازی سەڵەواتی لە زیندانی ڕەژای شاری کەرەجەوە بۆ نەخۆشخانەی ئەمینئابادی شاری ڕێی ڕاگوێزرا و پاش چەند ڕۆژ دووبارە گەڕێنرایەوە زیندان. ئەو بەندکراوە سیاسیە لە چەند ڕۆژی ڕابردوودا فایلێکی جەنگی بڵاو کردبووە و تێدا داوای ڕوونکردنەوەی چارەنووسی کرد. سامان لەو فایلە جەنگێدا وتبووی کە ئەگەر تاوانێکی ئەنجام داوە سزای بدەن، ئەگەر نا لە سێدارێ بدەن تاکو لەو بلا تەکلیفیەدا ڕزگاری بێت. قازی سەڵەواتی ئەمجارەش بڕیاری داوەکە ئەو چالاکە سیاسیە بۆ نەخۆشخانەی ئەمیناباد گوازنەوە و ئێستا گیانی لە مەترسی ژەدیدایە. مانگرتنی شۆفێرانی هێڵی هەفتی سامانەی چواری ئۆتۆبوسڕانی تاران
ڕۆژی چوارشەممە 16 ڕەشەممە شۆفێرانی هێڵی حوتی BRT لە سامانەی چواری ئۆتۆبوسڕانی تەران لە ناڕزایەتی بە نەجانی جێژنانە لەلایەن شارەزاریەوە دەستیان لە کارکێشایەوە مانیان گرت. شۆفێرانی ناڕازی داوای دانوستان لەگەڵ شارەزار بۆ دیاریکردنی سەقفی جێژنانە دەکەن و کاتێک بەرپرسانی شارەزاری تاران وەڵامی شۆفێرانیان نەجاوەتەوە ئەوانیش دەستیان لە کارکێشایەوە. بەهۆی مانگرتنی شۆفێرانی شرکەت واحەدی تاران قەرەباڵغیەکی زۆر لا وێزگەکاندا دروست بووە و شۆفێرانی هەڵەکانی دیکەی BRT تاران هۆشداریان داوەتە شارەزاری کە ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکەن ئەوە دەربڕینی هەر جۆرە ناڕزایەتیەک بە مافی خۆیان دەزانن. کۆبوونەوەی پەرستاران و کادری جەرمان لە شاری کەرەج. ڕۆژی چوارشەممە 16 ڕەشەممە پەرستاران و کادری جەرمانی نەخۆشخانەکانی کەرەج لە ناڕزایەتی بە جوخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرسەکان پەرستاران و کادری جەرمانی نەخۆشخانەکانی کەرەج هاوشێوەی هاوکارەکانیان لە شارەکانی کرماشان، تاران، یەزد، ئەهواز و شیراز و کەهنوج لە ئەزبایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفسەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە. پەرستاران خوازیاری چوونەسەرەوەی یاسی حەقدەست و مەزایە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، زیادکردنی تعرەفی پەرستاری، پێدانی ئیزافەکاری، کەمکردنەوەی ساعاتی کار، دامەزراندنی هێزی کاری تازە، ڕێگری لە کۆشکردنی کادری جەرمان بۆ دەرەوەی وڵات و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. داخستنی حسابی بانکی ئەوانەی یارمەتیان بۆ خەڵکی بەلوچستان کۆکردوێتەوە. کەمپەینی شارەکانی بەلوچ ڕۆژی چوارشەممە 16 ڕەشەمە ڕاگەیاند حسابی بانکی ئەو خێرخواز و شارۆمەندانەی خەریکی کۆکردنەوەی یارمەتی ماڵی بۆ لافاولێدراوانی بەلوچستان بوون لەلایەن ناوەندەمەنیەکانەوە داخراوە. بە پێزانیاریەکان حسابی بانکی تەیب نەقشبەندی برای حافز عەبدولغەفار نەقشبەندی کە سەرقاڵی کۆکردنەوەی یارمەتی ماڵی بۆ لافاولێدراوان بووە لەلایەن ناوەندەمەنیەتیەکانەوە داخراوە. بە وتەی شارەکانی مافی مرۆڤ کۆماری ئیسلامی خۆی هیچ یارمەتیەک بە خەڵکی بەلوچستان ناگەێنێت و ڕێگە نادات خەڵکی مەدەنیش یارمەتی لێ قۆماوانی ئەو ڕووداوە سروشتیە بدەن. سەپاندنی سزای زیندان بەسەر 9 چالاکی فەرهەنگیان لە گیلان. بەپێی ڕاپۆرتی شۆرای سنفی فەرهەنگیانی ئێران لە قیسەی جادگای ئینقلابی گیلان سزای 20 ساڵ و 10 ڕۆژ زیندانی بەسەر 9 ئەنجام و دەستەی بەڕێوەبەرایەتی کانونی سنفی مەعەلیمانی گیلان دەسەپاندووە. ڕامین سەفەرنیە پارێزەری ئۆن و معەلیمە بە بنەماڵەکانی وتووەکە جادگای ئینقلابی ڕەشت بەسەر هەر یەک لە مەحموود سیدیقی پور، عەزیز قاسمزادە، عەلی نەهالی، تەیمور باقری کودەکانی، جەواد سعیدی، تەحماسێب سۆهرابی، ئەنوش عادڵی، جەهانبەش لاجەبەردی و غوڵام ڕێزا ئەکبەرزادە سزای 2 ساڵ و 1 ڕۆژ زیندانی تەعزیری سەپاندووە. هەروەها ئەو 9 چالاکە سنفیە بۆ ماوەی 2 ساڵ مافی چالاکی لە هیچ گروپ و حزبێکی سیاسی و کۆمەڵایەتیان نییە. بڵاوبوونەوەی ناسناوی ئەو یێگان و کەسایەتیانەی لە سەرکوتی شۆڕەشی ژینا بەشدار بوون. ڕێکخراوی جاتپەروەری بۆ ئێران ڕۆژی چوارشەممە 16 ڕەشەممە راپۆرتێکی لەسەر ئەو یێگان و کەسایەتیانەی کە لە سەرکوتی شۆڕەشی ژینا بەشدار بوون بڵاو کردەوە. بەپێی راپۆرتە 20 یەکەی نظامی و 526 کەسایەتی نظامی و ئەمنیەتی لە ڕەوتی سەرکوتی شۆڕەشی ژینا جەنایەتی دژی مرۆڤایەتیان ئەنجامداوە. ئەو راپۆرتە 350 لاپەڕەیە و لەسەر 35,000 وێنەوە گرسە ڤیدیۆ لێکۆڵینەوە کراوە چاکووە و زانیاریە کۆکراوەتەوە. بارپرسانی گۆرزانەکانی ڕەزمی ئیمام حوسێین لە پارێزگاکانی ئێران هێزە سایبەتەکانی وەکو لەشکەری 3 حەمزەی سەیدولشوهەدا، تیپی 51 ئیمام حەسەن و تیپی چەکاوەری مەهدی لەو جەنایەتە بەشدار بوون. دووە هەواڵ خۆپیشاندانی گەورەی کەشاوەرزان لە لەهستان. ڕۆژی چوارشەممە 16 ڕەشەممە کەشاوەرزانی لەهستانی لە شاری ڤەرشە و کۆبوونەوە و دژ بە سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا خۆپیشاندانیان کرد. بەپێی ئەو ڤیدیۆیانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە هەزاران شارۆمەندی ناڕازی لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەر هاتوون و چەند کەسیان دەست بەسەر کراون.
کە شاوەرزان خوازیاری کەمکردنەوەی باج، پێدانی پشکی سوتەمەنی، دابەزینی نرخی سوتەمەنی، قەدەغەی هاوردەکردنی بەرهەمی کشت و کاڵی دەرەکی و زیادکردنی هەقدەست بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.